سەبارەت بە بەنزین کە قسە لەسەر کرد یەکەم دووشت هەیە ئێمە ملیۆنیە لتر بەنزینمان هەیە هی پاڵاوگەی کار کە هی حکوومەتی هەرێمی کوردستان 1 ملیۆن لتر ئەدرێت زیاتر بە سن ئۆیل بە 665 بۆ ئەوەی بە 690 بدرێت بەداخەوە لتر یەک نادرێت بۆ پارێزگای سلێمان لە کاتێک ئەمەی حکوومەتە ئەموو بە عەدالەت تەوزیع کرێ وە بۆ دۆش بەشێکی زۆری ئەم بەنزینەش ئەبرێت لە بازارە بە توجاریە فرۆشێتەوە ئەمڕۆ بە جوملە کامی دەمانان ڕۆژنامە نووسان منم بەیانیە زوو بە دوواداچوونم کردووە ئەمڕۆ بە جوملە لتریە بەنزینی کار لە بازاری جوملە فرۆشانی هەولێرە 1000 دینار بەنزینی کار لە بازاری جوملە فرۆشانە چیەکە خۆ لە دەرەوە ناتووە بەنزینی کار بڕۆن نووساوە لە بەنزیخانەکان بەشێکیان بزان نووسا بەنزینی کار بەچەند خۆبەی دەرەوە نییە بەنزینی کار خۆ کاریش نەوتی خاوی نییە هەری حکومەت هێرێمە لەبری ئەوەی بدرێ بە عەدالەت درراوە بە چەند کۆمپانیەک وە کاری دۆمەوەیە پاڵاوگەی بازیانمانێ تەمان کار بەشێکی زۆری بۆ عێراقیشەکە بۆ مووسڵیشەکە پاڵاوگەی بازیانمانێ خەیوان ئەمیش بۆ کەرکووکیشەکە نەوتەخاوەکەی عێراقە داتی ئەمیش کۆی منتوجاتەکانە داتی عێراق ڕوا لە کەرکووک واتە بۆ ئەوەی بەنزین دابەزێ بێت لە ناوخوانەوت بپاڵێوی بۆ حەجمەی پێویستە وە بە عەدالەتی دابەشکە